مژدەی بەفر و بارانتان پێدەم. سڵاو لە خۆشەویستان و ئازیزانی تۆڕی میدیایی ڤار، ئەمڕۆ لە سلێمانیم لە شارە حەیاتەکە مژدەی بەفر و بارانتان پێدەم. ئەم شەو سوپاس بەخوای گەورە بەفربارین هاتوتە نێو شارەکانی هەرێمی کوردستان و پێشبینیشم وایە کە لە درنگانێکی ئەم شەوی دووشەمە لەسەر سێشەمە بەفربارین دابەزێتە نێو سەنتەری پارێزگای سلێمانی و هەروەها پارێزگای هەڵەبجە و تەواوی ناوچە شاخاوەکانی پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی و پارێزگای هەولێر و هەروەها لە پارێزگای دهۆکیش ئەگەری بارینی باران لە سەنتەری شار و لە ناوچە شاخاوەکانش ئەگەری بارینی بەفر هەیە. ئەم ناسەقامگیری کە ئێستا هەیە بە شێوەیەکی ناوبەناو تاوەکو بەرەبەیانی سبەی ڕۆژی سێشەمە 20 مانگ بەردەوامە، پاشان ئاسمانی هەرێمی کوردستان ئەگۆڕێت بۆ هەور و هەتاو. بەڵام لە کاتەکانی سبەی نیوەڕۆی ڕۆژی سێشەمە ئەگەری هەیە لە سەنتەری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ئیدارەی ڕاپەڕین هەندێک هەور دروست ببێت و ئەگەرێکی 60% هەیە کە بەفر و کڕێوە لەم ناوچانە ببەرە هەتاوەکو ئێوارەی سبەی ڕۆژی سێشەمە و پاشان بە یەکجاری شەپۆلەکە لە هەرێمی کوردستان کۆتایی پێدێ و ئەم شەو درەنگێک ئەو بارستە هەوا ساردەش داخڵی هەرێمی کوردستانە بێت کە پشووی بۆ ڕاگەیەنرا. بۆیە لە سبەینەوە هەتاوەکو 4 ڕۆژ هەرێمی کوردستان لەژێر کاریگەری سەرمایەکی توندی جەمسەری قوتبی رووسیە و پلەکانی گەرما بۆ ژێر سفر دابەزێت و ئەگەری ڕوودانی شەختە و بەستنێکی زۆر هەیە لەسەر تاسەری ناوچەکانی هەرێمی کوردستان هەتاوەکو 4 ڕۆژ بەردەوامە و پاشان کۆتایی پێدێت و کەشەوە ئاسایی بێتەوە. لێرەوە داواکەم لە خەڵکی خۆشەویستی هەرێمی کوردستان بەفرباریوە و ئەم شەو بەفرە و سبەینێش دڵنیام هەستان لێ بڕۆنە ناو بەفر لە ناوچە شاخاوەکان. لێرەوە پێتانەڵێم بەکارهێنانی ناوچە بەرزەکان پڕ مەترسیە، چونکە هەر لە ئەم شەوەوە ئەگەری ڕوودانی شەختە و بەستەڵەکێکی زۆر هەیە لە هەرێمی کوردستان. وەڵاهو ئەعلەم، هەر شاد بن.